بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 31. گەیشتمە پرسیاری ژمارە 48. زاراوە پیشە سازیەکانی خوارەوە بەکاربێنە بۆ هەژمێرکردنی ژمارەی دەرزەنەکان لە بەستەی گەورە و ژمارەی بەستە لە بەستە گەورەکان. واتە پرسیارەکە دوو بەشە. بەشی یەکەم چەند دەرزەن هەیە لە بەستەی گەورە. بەستەی گەورە ئەوەندە پارچەیە و دەرزەنیش ئەوەندە پارچەیە کەواتە دابەشکردنە دەینم 12 توانی 3 دابەش 12 توانی 1. ئەنجامەکە یەکسانە بە 12 توان. ئەو دوو توانانە لێک دەردەکەم لە کاتی دابەش. 3 کەم 1 یەکسانە بە 12 توان 2. واتە لە بەستەی گەورە 12 توان 2 دەرزەن هەیە. 12 توان 2 دەکاتە 12 جاران 12 کە یەکسانە بە 144. بزانین چەند بەستەی گچکە هەیە لە بەستەی گەورە. ئەو ژمارە دابەش ئەو ژمارە 12 توان 3 دابەش 12 توان 2. دیسان 3 کەم 2 3 دوی لێ کەم بیتەوە ئەوها دەنووسم لێرە یەکسانە بە 1. واتە 12 توان 1 پێویست ناکە بنووسم توان 1 تەنیا دەنووسم 12. واتە لە بەستەی گەورە 12 دانە بەستە هەیە. پرسیاری ژمارە 49. دووری نێوان زەوی و مانگ بە نزیکەی 3 فاریزە 561 جاران دەتوان 5 کیلۆمەتر دەخەمڵێنرێت. و دووری نێوان زەوی و نیپتۆن بە نزیکەی ئەو ژمارەیە دەخەمڵێنرێت. ئەو ژمارەیە بە هەڵەیان نووسیە هەمان وەکو ئەو ژمارەیە بەڵام توانەکە جودایە. کاتە ئێرە تۆزێک هەڵەیە ئەمن تەمەشای کتێبە عەرەبیەکەم کرد هەمان ژمارەیە وەکو ئێرە تەنیا توانەکە گۆڕایە. دەتوان 5 لێرە دەتوان 9. نووسرایە کام لەو دوو دووریەکان گەورەترە. بێگومان ئەو دووریەی کە توانەکەی زۆرە ئەوە گەورەترە و چەند جاریش گەورەترە. هەمیشە چەند جار گەورەترە واتە دابەشکردن. 3 فاریزە 5 6 1 جاران 10 توان 9 دابەشی دەکەم لەگەڵ 3 فاریزە 5 6 1 جاران 10 توان 5. ئەو دوو ژمارە لەگەڵ یەک دەڕۆن دەبیتە 1. ئێستا مایە 10 توان 9 دابەش 10 توان 5 یەکسانە بە 10 توان 9 کەم 5 واتە 4. 10 توان 4. ئەوەندە جار دووریەکە زۆرترە. 10 توان 4ش دەکا 10,000. دەتوانم ئەوها بینووسم. لێرە نووسرایە توانی نادیار بدۆزەوە. هەندێک لەو ژمارانە توانەچیان هەیە لێرە یان لەو پیتانە پێویستە ببینمەوە زۆریش ئاسانە. تەمەشای لای چەپ دەکەم لێرە 8 لێرە 4. 8ەکەی دەینم 4 لێ دەردەکەم توانی ئێرە دەردەچی کە ئەویش 4. یان لە خۆم دەپرسم چ ژمارەیەک کۆی بکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 8 بێگومان ژمارە 4 کاتە توانەکە 4. لێرە لێکدانە چ ژمارەیەک لێکی بدەم لەگەڵ 2 یەکسانە بە نێگەتیڤ 6 بێگومان دەبی نێگەتیڤ 3 بی. لێرە تۆزێک ئاسان نەبوو چ ژمارەیەک 3 لێکەم کەمەوە لە کاتی دابەشکردن توانەکان توانی سەرەوە کەم توانی ژێرەوە. لێرە دەبی ئەو ژمارەیە 0 بی چونکە تەنیا 0
کەم سێ یەکسانە بە نێگەتیڤ سێ کەواتە ژمارەکە توانەکە سفرە. لێرە چ ژمارەك لێکی بدەم لەگەڵ چار ئەنجامەکەی سفرە؟ بێگومان سفر. لێرەش هەر سفرە. پرسیاری ژمارە 54. گۆگۆڵ بریتیە لە ژمارە 1 کە 100 سفری بەدوا دێ. مانای چییە؟ واتە ژمارە 1 بنووسم ئەوجا 100 دانە سفر لە 2 ڕێزکەم. بێگومان کەس ڕەنگە کاتی نەبی ئەو 100 سفرەی ڕێزکە، بەڵام 100 دانەیە. ئەوجا نووسرایە گۆگۆڵ بەڕەنووس بنووسە لەسەر شێوەی هێز. زۆر ئاسانە. کو لەسەر شێوەی هێز بینووسم 1 و 100 سفر واتە 10 توان 100. ئەوها دەنووسرێ لەسەر شێوەی هێز. پاشان نووسرایە گۆگۆڵ بنووسە لە خۆی بدرێت لەسەر شێوەی هێز. ئەوەی تۆزێک تێ نەگەیشتم. ئەگەر ژمارەکە لە خۆی بدرێت کەواتە نابیتە گۆگۆڵ، دەبیتە شتەشکە. بەڵام ئەگەر نووسراوی گۆگۆڵ بنووسە وەکو دوو ژمارە کە لە خۆی بدرێت ببیتە گۆگۆڵ، ئەوە ئەوهایە 10 توان 50 و جاران 10 توان 50. چونکە لە کاتی جاران توانەکان کۆ دەکرێنەوە دەبنە 100. ئەگەر مەبەستی ئەو ژمارە لە خۆی بدرێت ئەوە دەبیتە 10 توان 200. نازانم مەبەستی چییە. ئەوەی ڕاستی بی زۆر مەبەستەکە ڕوون نییە. ئێستا دەینە لای پرسیاری 55. هەڵا لەکوێدایە؟ بە وتەی قوتابیەک 3 توان 5 دابەش 9 توان 5 وەکو 1 لەسەر 3 وایە. هەڵەی ئەو قوتابیە لەکوێدایە؟ هەڵەکە ڕەنگە لەوێ دابی کە ئەو قوتابیە ژمارە 5 لەگەڵ ژمارە 5 کورت کردیتەوە بوویتە ژمارە 1، پاشان 3 لەگەڵ 9 کورت کردیتەوە، هەردوو لای دابەشی 3 کردیە بوویتە 1 لە 3 کە زۆر زۆر هەڵەیە. ئەوها نابی. کاتە هەڵەکە لەوەیە. پرسیاری 57. ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە. ژمارەیەک توان 11 دابەشی هەمان ژمارە، بەڵام ئەو جارەی توان 8 دەبیتە یەکسان دەبی بە 64. ئایا ئەو ژمارەیە چەندە؟ چونکە نووسرایە ژمارەیەک و نازانم چەندە، ئەمن پیتی ژئیلۆ دادەنێم. ئەو ژمارەیە توانی 11 کە دابەشی دەکەم هەمان ژمارە توانی 8. لە کاتی دابەشکردن توانەکان لێک دەردەکرێت. ئەوها 11 کەم 8 دەبیتە هەمان ژمارە یەکسانە توانی 3. ئایا چ ژمارەك توانی 3 بکرێ دەبیتە 64؟ دیارە ژمارە 4. ئەگەر توانی 3 بکرێ واتە 4 جاران 4 جاران 4 4 جاران 4 16. ئەوجا 16 جاران 4ش یەکسانە بە 64. ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 58. هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر. لە تەکنۆلۆژیای کۆمپیوتەر کیلۆبایت یەکسانە بە 2 توان 10 بایت و گێگابایت یەکسانە بە 2 توان 30 بایت و تێرابایت بریتیە لە ئەنجامی لێکدانی کیلۆبایت لە گێگابایت. ئایا تێرابایت چەندە؟ واتە ئەو دوو ژمارەی لێکدا بزانە چ ڕوودەدا. ئەوها 2 توان 10 جاران 2 توان 30 لە کاتی لێکدان ئەگەر بنچینەکە هەمان بنچینە بوو توانەکان کۆ دەکرێنەوە. 10 کۆ 30 یەکسانە بە 40 دەبیتە
دوو توان چل. پرسیاری 59 بە وتەی قوتابیەک دەتوان سێ جاران دەتوان کەم پێنج گەورەترە لە یەک. مەودای درستی بۆ چوونی قوتابیەکە شرۆڤە بکە. یەکەم جار با بزانم دەتوان سێ جاران دەتوان کەم پێنج دەکات چەند. چونکە دوو بنچینەم هەیە وەکو یەکن یەک بنچینەی دەنووسم چونکە لە یەکدانە توانەکان کۆ دەکەمەوە کەواتە دە سێ کۆ کەم پێنج واتە سێ کەم پێنج هەرەوە هیچ ناگۆڕێ. پاشان دە سێ کەم پێنج واتە کەم دوو نێگەتیڤ دوو. چونکە ئەو ژمارەی بەدەستم هات توانەکەی نێگەتیڤە ژمارەکە هەمیشە گچکەترە لە ژمارە یەک. دەکاتە ئەگەر بمەوێ بزانم دەکات چەند دەکات یەک دابەش سەد. یەک دابەش دەتوان دوو دەتوان دووش دەکات سەد. یەک دابەش سەدیش هەموو کەس دەزانی گچکەترە لە یەک. چونکە وەکو ئەوەی وایە یەکەکەی بینم بیکەمە سەد بەش. ئەگەر وەکو ژمارەی دەی بینووسم یەکسانە بە سفر سفر یەک. ژمارە چی زۆر گچکەیە زۆر گچکەترە لە یەک. بەهای هەر یەک لەم بڕانە بە پێی بەهای گۆڕاوە کە ببینەوە زۆر ئاسانە تەنیا لە جیاتی دانان. بۆ وێنە لێرە بڕەکەی دەنووسمەوە وەکو خۆی ئەوها. پاشان لە جیاتی پیتی س دەنووسم نێگەتیڤ پێنج فاریزە شەش. زۆر ئاسانە کەواتە ئەوها دەینووسم نۆزدە چار کەم بەخۆشم کەمم هەبوو لێرە کەم وە کەمە چی دیکەش واتە دەبیتە کۆ. چونکە کەم جاران کەم دەبیتە کۆ وەکو ئەوەی وایە کۆی بکەمەوە لەگەڵ پێنج فاریزە شەش. چار و شەش دە نۆ یەک دە لەگەڵ پێنجی پازدە یەک و یەک دوو بووە بیست و پێنج فاریزە سفر. پرسیاری 61 ئەو بڕەم هەیە وەکو خۆی دەینووسمەوە لە جیاتی پیتی ئەو ژمارەی دادەنێم 11 نێگەتیڤ سێزدە فاریزە پێنج. لێرە 11 هێمایەکەی کۆیە ژمارەکان لێک دەردەکرێن و هێمای ژمارە گەورەکە دادەندرێ کە نێگەتیڤە ئەنجامەکە دەبیتە نێگەتیڤ. ئەوها بینووسمەوە ئاسانترە سێزدە و پێنج 11 لێرە بەخۆم فاریزە چیلۆدانێم لەگەڵ سفرەچی پێنج سفری لێ بڕوە هەر پێنج سێ یەکی لێ کەم بیتەوە دوو و یەک کەم یەک هەر دەکا سفر. ژمارەکە بووە نێگەتیڤ یان کەم دوو نیو. پرسیاری 62 دیسان بڕەکەی وەکو خۆی دەنووسمەوە ئەو بڕە لە جیاتی پیتی ئەو ژمارەی دەنووسم کە بە نێگەتیڤە کاتە نێگەتیڤ 42 فاریزە سێ و پۆزیتیڤ 65 فاریزە یەک. ئەنجامەکە بە پۆزیتیڤ دەردەچی چونکە ئەو ژمارەیە بە پۆزیتیڤە و گەورەتریشە لە کاتی لێدەرکردن ئەنجامەکە بە کۆ دەردەچی. لێرە ئەگەر لێدەرکردنەکەی ئەنجام دەم ئەوها 42 فاریزە لە ژێر فاریزە لێرەش سێ. 11 سێی لێ کەم بیتەوە 8 لێرە ماوە چار کەم دوو یەکسانە بە دوو 6 کەم چار یەکسانە بە دوو 22 فاریزە 8 بە پۆزیتیڤ. پرسیاری 63 لە جیاتی ئەو پیتەی ئەو ژمارەی دادەنێم و دەنووسم بڕەکەی وەکو خۆی دەنووسمەوە نێگەتیڤ سێ دابەش حەفت دیسان نێگەتیڤ یەک و پێنج دابەش حەفت. ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ دەکەمەوە یان لێ دەردەکەم بزانە چییە. لێرە کۆکردنەوەیە بەڵام هێمایەکە دەبی نێگەتیڤ بیت چونکە دوو نێگەتیڤم هەیە ژمارەکان کۆ دەکرێنەوە بەڵام هێمایەکە هەر نێگەتیڤە. ژمارە تەواوەکە لێرە یەکە لێرە هیچ نییە سفرە کەواتە یەکسەر دەنووسم یەک. چونکە ژێرەی کەرتەکان حەفتە زۆر باشە دەنووسم یەک ژێرە ئەوجا ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە سێ و پێنج یەکسانە بە هەشت. بەڵام ئەوها نایهێڵمەوە
چونکە سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرە، واتە یەکی تەواو دیسان هەیە، ئەو لەگەڵ ئەو یەکە تەواوی کۆ دەکرێنەوە دەبنە 2 تەواو و لێرە دەمینێتەوە 8 لێ بڕوا 1/7 ئەو های لێ دێ. پرسیاری 64 نازانم لێرە نێگەتیڤەوە بزانم نێگەتیڤە ئەو ژمارەیە کاتە 3 5 لە 11 کۆی دەکەمەوە لەگەڵ، بەڵام چونکە ژمارەکە لێرە بە نێگەتیڤە، ئەگەر نێگەتیڤ بوو لێرەش دەبیتە نێگەتیڤ، چونکە پۆزیتیڤ و نێگەتیڤ هەمیشە دەبنە نێگەتیڤ. 4 لە 11 لێرە لێ دەرکردنە، چونکە ئەوە پۆزیتیڤە ژمارەکەی پێشەوە یەکەمەکە و ئەوی دی نێگەتیڤە کەواتە هەمیشە لێ دەرکردنە، چونکە ئەو ژمارە گەورەترە ئەنجامەکە بە پۆزیتیڤ دەردەچی، پێویست ناکە بنووسم. لێرە ژمارە تەواوەکان 3 لێرە 0 3 0 لێ بڕوا هەردەکات 3 و ژێرەی کەرتەکە 1 ژێرەی دەنووسم 5 4 لێکەم بیتەوە یەکسانە بە 1 ئەوە ئەنجامەکەیە. پرسیاری 65 نێگەتیڤ 1/19 پیتی ج یەکسانە بەو ژمارەیە، پۆزیتیڤیشە 18/19 دوو ژمارەیە، یەکەچیان نێگەتیڤە یەکەچیان پۆزیتیڤە، یەکەچیان کەمە یەکەچیان کۆیە، لێدەرکردن هەیە، ژمارە گەورەکە ئەوەیە، ژمارە گچکەکە ئەوەیە، کاتە ئەنجامەکە هێمای ژمارە گەورەکەی وەردەگری، ئەو هێمایە دەگەڕێتەوە لۆ ژمارە گەورەکەی، کاتە ئەنجامەکە کۆیە یان پۆزیتیڤە پێویست ناکە بنووسم، 1/19 دەنووسم 18 یەکی لێکەم بیتەوە یەکسانە بە 17 تەواو. هەژمێر بکە زۆر ئاسانە، چونکە ئێرە نێگەتیڤە بە ئەو هایدانێم 1 دابەش نێگەتیڤ 3 و ئەوها تەنیا توانەکە دەبیتە پۆزیتیڤ، لە جیاتی نێگەتیڤ 2 دەبیتە پۆزیتیڤ 2. ئەو جە دوای چاچی دەکەم، چونکە توانەکە ژمارەی جووتە، ئەو نێگەتیڤەی ئێرە نامینێ دەبیتە پۆزیتیڤ، 3 جاران 3 دەکات 9. لێرە بە هەمان شێوە 1 دابەش کەم 2 و ئەو نێگەتیڤەی ئێرە یەکسانە بە پۆزیتیڤ 3. ئەو جە یەکسانە بە، چونکە ژمارەکە تاکە نێگەتیڤەکە هەر دەمینێتەوە 2 جاران 2 جاران 2 یەکسانە بە 8. پرسیاری 68 یەکسانە بە 1 دابەش 1/3 جە 1/3 هەردەکا 1 دابەش 1 هەردەکا 1. پرسیاری 69 کەمەکە دەنووسرێتەوە، ئەو توانە چونکە نێگەتیڤە دەبی بیکەمە پۆزیتیڤ، یەکسانە بە 1 دابەش 2/4 نێگەتیڤەکە هەرمایتەوە، چونکە ئەو لە ژێر لێرە نەبوو هەتا بڕوە، ئەو جە 1 دابەش 2/4 واتە 2 جاران 2 جاران 2 دەکا 16 1 دابەش 16. ئەو جە ئەو کەمە لە چێ بنووسم، لێرە یان لێرە کێشە نییە، لە یەک جێی تەنیا دەبی بنووسم. لێرە هاتمە کۆتایی لاپەڕاسی و 1 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.